هەر لەسەر ئەم بابەتە بزانین ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان و خۆت ڕێژەی ئەو ستانداردە جیهانی کە دانراوە کە ئەبێ هەموو شارێک لەسەر و 125 بێ ڕێژەی سەوزایی بزانین لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆ ڕۆژی دەستپێکی وەرزی نەمامناشتنە تا چەند توانیمانە شار و شارۆچکەکانمان سەوز بکەین میوانێکمان هەیە لە شاری هەڵەبجەوە ئەندازیار غازی عوسمانمان لەگەڵا بێت کاک غازی سڵاوت لێبێت هیوادارم زۆر باش بیت سپاس کە ئەمڕۆ لەگەڵمانای ئەمێ یەکسەر بەو پرسیارە دەست پێ بکەم ڕۆژی نەمامناشتن ئەم ڕۆژە بۆ دیاری کراوە وەرزی نەمامناشتن فەرقەکات یعنی تۆ لە چ ڕۆژەکان نەمام بچێنی یاخود ئەبێ وەرزی تایبەت بەخۆی هەبێ بۆ نەمام چاندن. بەڵێ بەیانیتان باش بەیانی بیسەر و بینەری کەناڵەکەشتان باش لە ڕاستیدا ئێستا کە ئێمە لە وەرزی زستانین بەرە وەرزی بژانەوەی سروشت و بەرە وەرزی بژانەوەی دار و درەختە ڕۆین عادەتەن لە ساڵانە لە دوای با بڵین وەرزی زستانەوە یاخود لە 15ی دووەوە کە وەکو عادەتیەک ئەتوانین دەست بکەین بە ڕواندنی نەمامەکان ئەمەش لەبەرەوەی بەهۆی گۆڕانکاری کەشوهەواوە کە کەشوهەوا گۆڕانکاری بەسەرایەت و کەشوهەوا خۆشە بێ ئێمە ئەتوانین دەست بکەین بە ڕواندنی جۆرە نەمامەکان لە ڕاستە ئەوەی کە ئێمە ئەمانەوێ باسی بکەین ڕواندنی نەمام لە لای خەڵکی شتێکی ئاساییە بەڵام ئەگەر ئێمە بمانەوێت نەمامێکی باشمان دەستکەوێت ڕۆکێکی باش بڕوێنین دارێکی باش بڕوێنین پێویستمان بە چەند ڕێنماییەک ئەبێت ساڵانە ئێمە پێشتر با بڵین ساڵانی پێشوو چەند ساڵێکی پێشخۆمان بەردەوام نەمام ڕوێنراون بەڵام ئەم ڕواندنی نەمامانە بە چەند هۆکارێک خراپ بوون یاخود ئەوەی کە خزمەت نەکراون یان گۆڕانکاری کەشوهەوا وایل کردووە کە نەمامێکی وامان دەست نەکەوێ ئەویش لەبەر ئەوەیە پێویستە ئەو کەسانەی کە نەمام ئەڕوێنرن هاوڵاتی بێت یاخود دام و دەستگاکان بێت یاخود ڕێکخراوەکان بێت باشتر وایە حساب بۆ دوو شت بکەن یعنی دوو هۆکاریان بەلاوە گرنگ بێ یەکێک لەوانە بە پێی شوێنەکان کەشوهەوا کە لە ڕاستیە ئێمە لە هەرێمێکی وەکو ئەم هەرێمەی خۆمان ناوچەی گەریمەیان یاخود هەولێر ئێمە مەسەلەن هەم پارێزگای هەڵەبجە لە ڕووی کەشوهەواوە پلەی گەرمی شەو ڕۆژ جیاوازیەکی هەیە ڕوویەکەوە لە لایەکیش بەڵێ کاغازی کەواتە دەتەوێت ئەوە بڵێ ببوورە کە ڕەنگە مەرج نەبێت کە تەنها لە مانگی دوودا ئەم نەمام ناشتن دەست پێ بکات ڕەنگە بەپێی شوێنەکان فەرق بکات و شوێنێک بۆ شوێنێکی تر دەتوانێت لە وەرزی دواتر تا بیڕوێنێت بەڵێ وایە بەڵام عادەتەن ئەگەر تۆ بتەوێت نەمام بەپێی شوێنەکان لە دوای با بڵێن لە وەرزی زستانە لە دوای چلەوە کە ئەو شوێنانەی کە بەستنیان هەبێ باشتر وایە نەمام نەڕوێنرێت لە دوای ئەگەر بێت و پلەی گەرمی شەو ڕۆژ لە پلەی بەستنا بێت نەمام نەڕوێنرێت چونکە زەرەری زیاترە بێت تاوەکو سوودی مەفروزە یاخود پێویستە با بڵێن هین نەبێنێ بەستن نەمێنێت دەست بکەی بە ڕواندنی نەمام نەمامەکانیش وەکو پێم وتی ئەتوانی ئەو نەمامانە بڕوێنی بەڵام بە گوێرەی وەکو پێم وتی ئەو شوێنەی کە هەیە پلەی گەرمی بەرزئی شەو ڕۆژ لەگەڵ کەشوهەواکەیە کە کەشوهەواکەی چۆنە هەروەها یاعتیمادیش بکەیتە سەر جۆری خۆڵەکە لەبەرەوە ئێستا ئەگەر بزانین با بڵێن لە گەرمیانە لە هەولێرە خۆڵی ئەو شوێنە جیاوازە لەگەڵ خۆڵی شارە زور کە پارێزگای هەڵەبجەیە مەفروزە ئەو دارانەی کە تۆ ئەتەوێ بیان ڕوێنی ئەبێ بۆ ئەو شوێنە گونجاو بن بۆ ئەو شوێنە گونجاو بن ئەگەر ئەمە وا ئەکات کە دارێکی باشت هەبێ و هەروەها داڕواندنیش پێویستی بە چاودێریکردن و خزمەتکردنێکی باش و ڕێنماییەکی باش هەیە بۆیە ئەو کەسانی کە دار ئەڕوێنن ئەیانەوێ سەوزایی زیاد بکەن هەر لە فەرمانگەکانەوە هەر لە ڕێکخراوەکانەوە هەر لە هاوڵاتیانەوە
هیوادارم پێش ڕواندنی یاخود پێش ئەوە دار بڕوێنن پلانێکیان هەبێ ڕاوێش بکەن لەگەڵ کەسانی شارەزای پسپۆڕی لەم بوارەیە تاوەکو بتوانن نەمامێکی باش بڕوێن و سەوزاییەکی باشترمان دەست پێ و فەزایەکی سەوزایی زیاتر بێت. بەڵێ کاک غازی باسی پرسیارکردن بە کەسی پسپۆڕت کرد بەڕێستان پسپۆڕن لەو بوارەدا من بموێ نەمامێک بنێژم لەم وەرزەدا بە تۆ باشترینەیە خۆت بە شەتڵ یاخود بە قەڵەم. ڕاستە ئێمە عادەتەن دارەکان کە پیانەوترێت شەتڵ ئەم شەتڵانە ئەو کەسانەی کە دار ئەڕوێنن وەکو پێشتر باسم کرد لە هەر شوێنێکا بێ ئەگەر لە منتیقەی با بڵین گەرمیان نابێت لە منتیقەی هەولێرا بێ لە منتیقەی پارێزگای هەڵەبجەیە بێت لە منتیقەی سلێمانیا بێ وەکو پێم وتی پێویستە ڕەچاوی شوێنەکە بکرێت و ڕەچاوی خۆڵەکە بکرێت ئەمە وا ئاکات کە تۆ یارمەتی دەربێت هاوکارت بێت کە درەختێکی باش دارێکی باش بڕوێنی ئەم دارانە ئەگەر بێت و دوو جۆردارمانەیە ئێمە هەمیشە سەوزمان هەیە و گەڵاوەریوەکانمانەیە هەمیشە سەوزەکان عادەتەن لە دوای با بڵین پەڵەدانەوە ئەتوانی بیان ڕوێنی هەتاوەکو تۆ بەردەوام ئەتوانی دار بڕوێنی هەتاوەکو مانگی دا مانگیوان بەڵام ئەو شوێنەی کە بەستنی تایە ئەو ڕۆژەی کە بەستنی تایە باشتر وایە دار نەڕوێنیت. دارەکان وەکو پێم وتی هەمانە بە شەتڵە لە ناو کیسایە داری گەورن 1 مەتر و نیو هەن لە مەترێکەوە تاوەکو مەتر و نیوێک بەپێی جۆری دارەکان فەرقەکە هەشە لە ناو کیسایە یاخود لە ناو تەنەکەیایە لە ناو سەتڵایە ئەمانەت ئەتوانی بیان ڕوێنی ئەتوانی بە قەڵەمیش بڕوێنی بەڵام قەڵەمەکان عادەتەن ئەوانە لە ناو شەتڵا ئەڕوێنرێن لە ناو مەشتە لە ئەڕوێنرێ دوای گەورە کاک غازی ئەمڕۆ ڕۆژی جیهانی شێرپەنجە بوو ئەو لە پێشەکی بەرنمەکەیە و پێشەوەی لەگەڵ جەنابیشتا دەست پێ بکەین باسی سەوزاییمان کرد پەیوەندی سەوزایی بە تەندروستی تاکەوە لەناو ئەو کۆمەڵگەی کە تایاژی لەناو ئەو وڵاتەیە کە تایاژی چاندنی نەمام یاخود ڕێژەی زۆربوونی سەوزایی چۆن بتوانین وا بکەین کە ئێمە ئەم ڕێژەیە بەردەوام لە زیادبووندا بێت بۆ لەبەرەوەی ئەمە واز لە خۆی بێنە کە دۆم ئۆکسیدی کاربۆن و کە جوانیەکی زیاترە بەخشێ بە سروش لە ڕۆ تەندروستیەکەشەوە باشترەوە سوودی هەیە بۆ لایانی تەندروستیشمان چی کراوە بۆ ئەوەی بتوانین زۆرترین نەمان بچێنین لە ناو هەرێمی کوردستانە ئەوەش لەبیر بێ ئێمە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەستی کرد بە هەڵمەتی 1 ملیۆن نەمام چاندن کە ئەمەش بۆ خۆی یەکێک بوو لەو هەنگاوانەی کەندرا بۆ ئەوەی بتوانرێ زۆرترین ڕێژەی سەوزایی یاخود زۆرترین ڕێژەی نەمامچاندن لە هەرێمی کوردستانە ڕووبات جا پرسیارەکە ئەمێ چۆن بتوانین ئێمە ئەم ڕێژەیە زیاد بکەین. بەڵێ بەنسبەت زۆربوونی ڕێژەی سەوزاییەوە بە دەرەجەی یەکەم حکوومەت پێویستە ساڵانە پلانی زیادکردنی سەوزایی هەبێت. ئەم پلانە بە هەموو لایەکەوە لە ڕێگەی شارەوانیەکانەوە لە ڕێگەی فەرمانگەی ژینگەیەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە لە ڕێگەی دام و دەستگاکانەوە و هەروەها وشیارکردنەوەی خەڵک و هاندانی خەڵک و کار ئاسانیکردنی خەڵک بەڵام بە پلانێکی گونجاو و دوای ئەوەی کە سەوزاییمان زیاد کرد پێویستمان بە خزمەتکردنەیە ئێمە ساڵانە ئەبینین کە لە شوێنەکانە ڕێژەیەکی زۆر نەمام ئەڕوێنرێت بەڵام بۆ ساڵی دواتر کە سیریەکەین ئەو ڕێژە نەمامە کە ڕوێنراوە زۆر کەمی کردووە زۆربیان وشک بوون وشک بوونەکەیان ئەگەڕێتەوە بۆ دوو هۆکاریەکەم بۆهۆی ئەوەی کە کەشوها گۆڕانکاریان بەسەرایەت وەکوەوەی کە پێم وتی پلان نەبووە لە کوابی ڕوێنی چۆن بڕوێنی ڕاوێژ بە کەسی شارەزا نەکراوە و هەروەها نەهاتوون ئەوەی کە بڵین لە ڕێگەی شارەوانیەکانەوە لە ڕێگەی فەرمانگەژینگەیەکانەوە وا بکرێت کە ئەم سەوزایانە پێویستە هەروە بە هەدەر کولفەیەکی زۆر بودجەیەکی زۆر خەرج نەکەین بۆ ڕواندنی دار و درەختەکان و ساڵی دواتریش ئەو سوودەیە نەبێ ئەگەر بێت و ئەم حەملەیە با بڵێن ئەم ئەوەی کە بتوانین نەمامێکی زۆر بڕوێنین پێویستمان بە ئەوە هەیە کە پلانمان هەبێت و ڕاوێژی شەبێت و هاوکاری بکرێت تاوەکو
وا بکەین زیاترین ڕێژەی سەوزاییمانە بێ لە شوێنەکانە. بەڵێ دەست خۆش سپاس بۆ زانیاریەکانن سپاس بۆ غازی عوسمان ئەنجازیاری کشت و کاڵی.